جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا دەستی کردووە بە هەوڵەکانی بۆ کۆکردنەوەی پشتیوانی لە ناو کۆنگرێسدا بۆ ڕێکەوتنەکەی لەگەڵ ئێراندا مۆرکراوە. هاوکات بە ڕێبەراتیەکەی سەرۆک ئۆباما بەرنووسی بڕیارێکی خستوەتە بەردەست نەتەوە یەکگرتووەکان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بەر لەوەی کۆنگرێس تاوتوی ئەم ڕێکەوتنە بکات. ئەم هەنگاوەش ئەو ئەندامەی کۆنگرێسی تووڕە کرد کە دەنگی بۆ پشتیوانی ڕێکەوتنەکە گرنگە. وەک سوکایەتێک بەگەلی ئەمریکا و کۆنگرس و ئەنجومەنی نوێنەرانیش سێری دەکەم. بەڵام بێن کاردن سیناتۆری دیموکرات ستایشی جۆ بایدن دەکا وە لێ دەڵێت هێشتا شەندێک گومانی هەن. هەنگاوێکی یارمەتی دەربوو. لە ئەنجومەنی نوێنەرانیش سەرۆک ئۆباما هەندێک هەواڵی خۆشی هەبووە لە هاوپەیمانێکی سەرەکیەوە. زۆر بەوردی بە ڕێکەوتنەکەدا چوومەتەوە بە تەواوەتی پشتیوانی دەکەم. بەڵام سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت ئەم ڕێکەوتنە خراپە. زۆر ڕوونە بۆم زۆرینەی ئەنجومەنی نوێنەران و سینات لەگەڵ ئەم ڕێکەوتنە نی. ئێستاش پرسیار ئەوەیە ئایا دوای ئەم ڕێکەوتنە چی؟ لە ئەمریکا کۆنگرێس تەنها 6 ڕۆژی هەیە بۆ پەسەندکردنی ڕێکەوتنەکە. کۆماریەکان ئەم ڕێکەوتنیان پێ باش نییە. ئەم ڕێکەوتنە ئێران بەهێز دەکات جیهان کەمتر پارێزراو دەکات ڕێگە خۆشکەرە بۆ ئێران تا بگاتە بۆمبی ناوچی. هەندێک لە دیموکراتە ناودارەکانیش لەگەڵ ئەم ڕێکەوتنەدانی بەڵام سەرۆک ئۆباما دەتوانێت هەر بڕیارێکی کۆنگرێس لەسەر ئەم ڕێکەوتنە ڤیتۆ بکات. ڕەوشەکەش لە ئێران بە هەمان شێوەیە. دڵنیام لەوەی تۆنتڕە هەن لە ئێران دژی ئەو ڕێکەوتنە ئەمەش دەکەوێتە سەر ڕێبەری باڵای ئێران هەنگاو بوو جێبەجێکردنی بنێت. سزاکانی لەسەر ئێرانن بە مەبەستی ڕاگرتنی تواناییە ناوچەکانی ئێران بووە و ئابووری وڵاتەکەی خراپ کرد. وها چاوەڕوان دەکرێت لە هەفتەی ئایندەدا ئەنجومەنی ئاسایشی UN دەنگ لەسەر هەڵگرتنی سزاکان بدات. خۆ ئەگەر ئێران بەندەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ نەکا ئەوە سزاکان دەخرێنەوە سەر ئێران. پێم وایە یەکێتی ئەوروپا بە هەڵگرتنی سزاکان قایل دەبێت و سەرۆکیش دەتوانێت بۆ ماوەیەک سزاکان دابنێتەوە. بەڵام هیچ شتێک لە هێڵی گشتی ئەم ڕێکەوتنە ناگۆڕێت. جێبەجێکردنی زۆر قورسە. تەنانەت گەرلایەنەکانیش باشترین خواستی خۆشیان نیشان بدەن. بەپێی ڕێکەوتنەکە گەماروی چەک بۆ ماوەی 5 ساڵ بەردەوام دەبێت و قەدەغەکردنی موشەکیش بۆ 8 ساڵ. بەڵام دەشێت زووتر هەڵبجێرێن ئەگەر هەندێک مەرجی دیاریکراو بە جێگەیەندران. نیگەرانیەکان هەر سنووردار نییە بە بەرنامە ناوچەکەی ئێرانەوە. عەرەبستانی سعودیە بۆ نمونە نیگەرانیەکی تری هەیە. سعودیەکان نیگەرانن لەوەی هەنگاوەکان بۆ پەیوەندێکی قوڵی ئێران لە ئەمریکا لەسەر بەرژەوەندیەکانیان بکەوێت. پێیان وان نییە ئەمە هەنگاوی یەکەمە. پێیان وایە هەنگاوی یەکەم گۆڕینی ڕژێم بووە لە عێراق و فراوانبوونی کاریگەریەکانی ئێران لە عێراقدا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەی لە پاش سەدام حوسێن هاتۆتە ئاراوە. هەندێکی تریش لەو بڕوایەدان گەرموگوڕبوونی پەیوەندیەکانی ئێران و ڕۆژاوا دەشێ وڵاتانی کەنداوی فارس ناچار بکە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا خۆش بکەنەوە. سننظر إلى المنطقة وإيران جزء منها. ئێران بەشێکە لە ناوچەکە وەک پێشتر نییە ئەمەش پێویستی بە بیرکردنەوەیەکی وریانە هەیە لەلایەن عەرەبەوە تا پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا بە ڕێگەیەکی زیرەکانە دەست پێ بکەنەوە چونکە شیانی زیانێکی زۆر هەیە لە جیهانی عەرەبدا. لەگەڵم ڕێکەوتنەدا کاردارە ئەمریکاییەکان و وڵاتانی تریش بیر لە دەرفەتەکانی کارداری دەکەنەوە لە ئێراندا. دەربڕینی خۆشحاڵی لە ئێران بۆ ئەم ڕێکەوتنە بەردەوامە. گەنجان دەخوازن بەشداریەکی زیاتریان لە سۆشیال میدیای جیهانیدا هەبێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ڕژێمی ئێران ئابووری خۆی دەکاتەوە و پەیوەندێکی کراوەی ئابووری لەگەڵ وڵاتانی جیهاندا دەست پێ دەکات؟ It's